سڵاتان لەبێت بینەرانی SNN لە دیداری SNNەوە لەگەڵتان دەبم بە میوانداریکردنی کەسایەتیە جیاوازەکان بۆ قسەکردن لەسەر ئەو پرس و بابەتانەی کە لەناو کۆمەڵگەدا دەنگدانەوەیان هەیە. بۆ بەرنامەی ئەم جارەشمان بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری. کاک ئەحمەد سڵاو لێبێ و سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لێوە. زۆر سپاس. سەرەتا لە چەند پرسیارێکی تایبەت بە خۆت و حزبەکەتەوە دەست پێکەین پاشان دەچینە سەر ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیان و بە تایبەت ئەم دۆخەی هەرێمی کوردستانە. دەمەوێت لەوە بپرسم بەڕێزت سکاڵایەکت لەسەر تۆمار کرابوو ئەو سکاڵایە لەسەر چی بوو ئێستا ئەو سکاڵایە گەیشتووە بەکوێ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ SNN سکاڵاکە لەسەر ئەو مقابلانەیە کە ئێوە لەگەڵم ئەیکەن ڕەخنەیەگرم لە دەسەڵات و دەسەڵاتیش پێی ناڕەحەتەکەوە ڕاستیەکان خەڵک بیزانێ بۆیە 2000 بڕیاری ئەوەیاندا بوو کە سکاڵا بکەن لەسرم. ئەو سکاڵایە بڕیاردراوەکەوە ئەمر دراوە بە پۆلیس کە لە هەر شوێنێک هەم دەستگیرم بکەن و بە دەستگیرکراوی ڕەوانەی هەولێرم بکەنەوە. وەکو قەزەیە کە ئەو بابەتانەی کە لەسەری من تۆمەت باز کراوم 4 بابەتن لە ئێستادا ئاشکرایان ناکەم چونکە قەناتم وایە پێویستی بەوە هەیە کە جەماوەری خەڵکی کوردستان بزانن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە ئینشاءڵڵا ئاشکرایان دەکەم کەوا خەڵکی هەرێمی کوردستان بزانن ئەو دەسەڵاتەی کە لە هەرێمە لەسەر چی سکاڵا یاسایی تۆمارەکە لەسەر کەسێکەوە ڕاستیەکانی وتووە و پەشیمان نیم لەو بابەتانەی کەوتومە بە تایبەتی 3 لە تاوانەکان یا لە تۆمەتەکان یەکێکیش لە تۆمەتەکان بە تەواوی ڕەدیەکەمەوە. لە ئێستادا لە ڕێگەی پارێزەرەکەمەوە چکە خۆم پارێزەرێکم هەیە و کۆمەڵی دادگەریش پارێزەرێکیان بۆ تەرخان کردوم. ئەکرێ بڵێم تیمێکی پارێزەرین ئەو تیمە پارێزەریە چوونەتە لای دادوەرەکە و داوای ئەویان کردووە کە مەلەفەکە نەقڵ بکرێ بە حکمەوەی من شوێنی نیشتەجەم سلێمانیە و خۆشم متمانەم بەو دادگایانە نییە کە لە هەولێر مامەڵەیەکی تەندروست و یاسایی لەگەڵ من بکەن چکە لە ئەساسۆ ناوەرۆکی تۆمەتەکان ئەوەم پێڵێ کە ئەم بابەتە بابەتێکی سیاسیە بابەتێکە بۆ ئەوەی ڕێ بگرن لە من لە هەندێک چالاکی و جموژوڵ یا ئەو قسانەی کە هەمە ڕەنگە پەیوەندیشی بە کاندید بوون بۆ هەبێت کە کاندید بوون بۆ پەرلەمان وتت متمانەم بۆ دادگایانە نیە کە لەوێ سکاڵاکانی منی لە تۆمار کراوە کەواتە جیاوازی هەیە لە نێوان دادگای سلێمانی کە خۆتت لە سلێمانی نیشتەجێ لەگەڵ هەولێر؟ ناوەرۆکی سکاڵاکە وای لێ کردوم کە نەتوانم بچمە بەردەم دادگای هەولێر چکە ناوەرۆکی سکاڵاکە لە ڕاستیە ئەوەندە بابەتێکی بێبایەخە ئەوەندە بابەتێکە کە جگەل لە قەزیەکی سیاسی جگەل لەوەی کەوا گرفتم بۆ دروست بکەن بۆ هەندێک بابەتی دیکە مەسەلەن بە شێوەیەک لە شێوەکانی زەعازم بکەن نەتوانم سەفەری هیچ شوێنێ بکەم چکە کتابیان کردووە بۆ هەموو دەروازەکان بۆ هەموو مەتارات بۆ هەموو ئەو شوێنانە کە بە دەستگیرکراوی بن بۆ بەردەم حاکم بۆیە ناوەرۆکی سکاڵاکە وای لێکردم. ئەوە خاڵی دووهەمیان ئەوە معلومەکەوە هەردوو ئەو دوولایەنەی دەسەڵات نە ئەوانەی هەولێر قەناعەتیان بە دادگاکانی سلێمانی هەیە نە ئەوانەی سلێمانی قەناعەتیان بە دادگاکانی هەولێر هەیە بەڵام بە حکمەوەی من لێرم و بابەتەکەشم ئەزانم کە لە دادگاکانی سلێمانیە کۆمەڵێک دادوەر هەن کە تا ئێستا پیشەی دادوەری بە نەزیهیەکەن بۆیە هیچ ترسێکم نییە و ئەگەر سکاڵاکەم نەقڵ بکرێ بۆ سلێمانی زۆر بە سەربەرزی ئەچمە بەردەم دادوەر و هەر بڕیارێکیش بدەن لەسەر ئەو سکاڵانە بەفەخرەوە ئەچمە ژێرباری جێبەجێکردن. ئینشەڵڵا هەمیشە سەربەرزبی لە ئێستادا ئەحمەدی حاجی ڕەشید ناتوانێت سەفەرکە بۆ هیچ شوێنێ؟ ئەوەی کە ئەو کتابانەی بەدەستم گەیشتووە ناوم لە لیستی ڕەشا هەیە و بە ئەو شوێنانەیان وتووە بە پۆلیسیان وتووە لە هەر کوێ ئەم تۆمەتبارە دەستگیر بکرا بە دەستگیرکراوی بهێنن بۆ هەولێر بۆیە ناتوانم بە تاکید ناتوانم سەفەر بکەم. دووبارەڵم بە هیوای سەلامەتیت گەر بینە سەرەوەی کە بەڕێزت لە هەڵبژاردننی کۆنگرەی حزبەکەتا بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردرای بەبێ ئامادەبوونی بەڕێزت ئەمە تا چەندێک یاساییە؟ لە ڕاستیە ئەبێ ئەو کەسە حزوری هەبێ ئەگەر عزرێکی مەشروعی نەبێ من عزرێکی مەشروعم هەبوو
کە ئەوەش ئەوە بوو ئەمری دەستگیرکردنم هەبوو بۆیە نەمەتوانی بچمە هەولێر. بەشی دووەمی ئەندامانی کۆنگرەی کۆمەڵ لەوێ وەڵامی داواکاری گشتیاندایەوە کە ئەو کەسەی کە لای ئێوە تۆمەتبارە لای ئێمە بەسەرکردە قوبوڵمانە، بۆیە بە غیابی خۆم لەوێ تقریبا 474 کەس دەنگیاندا بوو بە ئەوەی من کە بمە سەرکردایەتی کە لە پلەبەندی دەیەمەکانم. لە دوای ئەنجامدانی کۆنگرەی حیزبەکەت هیچ شتێک هەیە کە لە ناو حیزبەکەتا گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتبێت؟ خۆی کۆنگرە بە تاکید دەبێت گۆڕانکاری بکە، بەڵام ئایا کۆنگرەی حیزبەکانی هەرێم فعلەن نەتوانێت گۆڕانکاری بکە یانە بێ چاوەڕێبین با بزانین دەرەنجامەکان چۆن. هۆکاری ئامادە نەبوونت هەر ئەو بابەتی دەستگیرکردنەیە؟ هەر ئەوەیە کە ناتوانم ئەگینا کۆبنەوە نیازیشم هەبوو کە داوا بکەم کۆنگرەکە بێتە سلێمانی، بەس وتم بۆ زەحمەتی ئەو براو خوشکانە بدەم کە لە بریەوەی بێن بۆ سلێمانی با لە هەولێر بکرێ، من حزورم هەبێ یا حزورم نەبێ برایانی کۆمەڵ یا ئەندامانی کۆنگرە ڕێزێکیان لێگرتووم کە تاماوم قەرزارباریان بم. زۆر باشە. لە ڕابردوودا بەڕێزت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووی لە لیژنەی دارایی، بۆ چەند تقریبا لە 2 مانگی داهاتوودا دووبارە هەڵبژاردن دەکرێتەوە. هیچ ئەگەرێک هەیە کە کاندید بیە ئەفڵان کاندیدی؟ کاندیدم بڵێ بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق و چاوەڕێەوە کەین کە ئیتر نەتایج و ناوەکان تەصدیق بکرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی فەرمی ئیعلان بکرێ. دەستەکانت خۆش بێنە سەر ئەو بابەتانەی کە لە ئێستادا لە ناو هەرێمی کوردستان ئەتوانین بڵێ نەخۆشی دەرونی بۆ هاوڵاتیان دروست کردو، واز لە بابەتی گیرفانیان هەر بێنە کە بەتاڵە. ئەم هەموو پێکهێنانی لێژنە و وەفدە بۆچی ناتوانن کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن؟ لەبەرەوەی نایەنەوێت لە ئەساس ئەو کێشەیە چارەسەر بکەن، چونکە ئەوان قەناعەتیان وایە ببوورە دەسەڵاتدارانی هەرێم قەناعەتیان وایە تا خەڵک لە نەهامەتیا بژی، تا خەڵک نەبوو بێت، تا خەڵک لە حاڵەتێکی دەرونیە بژین، زیاتر جەوەکە لەبارە بێ بۆ ئەوەی ئەوان بتوانن دەسەڵاتی خۆیان بسەپێنن و زیاتر بتوانن فێڵ لەو خەڵکە بکەن، زیاتر بتوانن خەڵک چاواشە بکەن. بۆیە تا ئەو دوو پارتە سیاسیە دەسەڵاتدارە یا تا حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن ئەو هێزە سیاسیانەوە ئیدارە بدرێ، ئەبێ خەڵک چاوەڕێ ئەوە بێ هەمیشە لە قەلقی و دڵە ڕاوکیا بێ، هەمیشە چاوەڕێ بێکەوە مانگی لێ بکەن بە 60 ڕۆژ و 70 ڕۆژ و 80 ڕۆژ، ئەبێ چاوەڕێ ئەوە بکرێ کە ئەمری دەستگیرکردنی دەربچێ بەبێ ئەوەی تاوانی هەبێ لە قەزیەکە، ئەبێ چاوەڕێ ئەوە بکرێت سەرنگومی بکەن. ڕاگەیاندکارێکی وەکو جەنابتو کە دەیان نمونەمان هەیە کە ڕاگەیاندکار بوون و تێرۆر کراون، لە زیندان تون کراون، یعنی بە تاوانی زۆر بێ بنەما زۆر بێ ئەساس. مەسەن لەوانە شیروانی کاتێکەوە زیندانیەکەی تەواو بێ بۆی دووبارەکەنەوە کاگومێت هەموو ئەوانەی کەوا لە زیندانن لە ڕاستیان مەهزەلەیە ئەوەی کەوا مدەی حکومەکەی کە لە ئەساسۆ ئەوە ستەمێکی گەورە بوو کە لەو بەڕێزانەکرا لە برای عەزیزم کاک شیروانی کە یەکێک لەو قەزیانش کە لە کاتی خۆی ئەیانویست بۆ منی دروست بکەن لەناو مۆبایلەکەی کاک شیروانە مەسیجێکی سەوتی منی تایە، دادوەرەکە لێ پرسێ پەیوەندیت چییە لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید؟ ئەویش دەڵێ من وەک ڕۆژنامە نووسێک پەیوەندیم کردو بە ئەحمەدی حاجی ڕەشید و ئەویش پەرلەمانتارێک بوو هەواڵ و ئەخباری سیاسی و داراییم لێ پرسیوە، بۆیە هەر لەو کاتەوە ئەیانویست کە شتێک بدۆزنەوە. دوجار ئەو قەزیانەیان دۆزیوە، بۆیە لە هەرێم ئەتوانم بڵێم خەڵک لە ئێستادا ینی دڵنیایی نییە لە ژیان، دڵنیایی نییە لە ئیسراحەت، دڵنیایی نییە لە دوا ڕۆژی. ئەو جیلەیە ئێمە ڕەنگە ئێستا بەرەو کۆتایەکانی تەمەن بڕۆین، بەڵام من خەمی ئەو جیلەمە کە دوای خۆم دێت، مەسەن مناڵەکانی مناڵی مناڵەکانم چۆن قەناعەتیان بێت لە هەرێمێکا بژین کە ئەو دوو پارتە دەسەڵاتدارە حکمیەکەن ئابۆ شێوەیەکە ئێستا. خەمە سەرەکیەکەت لە چییە کە باز لەواکەیەڵی خەمی من لە داهاتوی منداڵەکانمە لەو جیلەیە کە تازە پێدەگات؟ ینی من کاتێک کە خوێندنم تەواو کرد لە ساڵی 91 خوێندنم تەواو کرد، یەکسەر فەرمانی تاینبوونم دەرچوو. مەسەلەن توانیم
بەو موچەیە ژیانی خۆم پێک بنێم و وردە وردە خانەوادەم پێگێنا و ینی توانیم ژیانێک بۆ خۆم دابین بکەم. ڕاستە من کوڕی پیاوێک بووم کە بەبێ ئەوەی کە ین بم ئەم توانی ژیان پێک بێنم، بەڵام ئیستیقلالیەتی مالی ئەوەیە کە تاعینبی کە ئیشێکە دەستکەوێت. ئێستا مناڵەکانی من ینی مناڵەکانم یا مناڵەکانی جەنابەت ئەگەر خوێندنیان تاو کرد ئایا زەمان هەیە کە دابمەزرێن؟ ئەگەر دامەزران ئایا زەمانی ئەوە هەیە موچە وەرگرن؟ لە ڕاستیە ژیان وەستاوە لە هەرێمی کوردستان. ینی فەرم و سەیری ئەو هەموو فەرمانبەرە بکە لە هەرێمی کوردستان. جاری پێش و مانگی 5 کە وەرگرتووە 80 ڕۆژی بەسەر چووە، ئەوە مانگی 6-7 ڕۆژی بەسەر چووە. ینی ئەم ئینسانە بەچی بژی؟ مقەوماتی ژیان لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەو دوو پارتە دەسەڵاتدارەوە نەماوە، لە دەست درراوە. اینجا ئەوە لەسەر ئاساسی تاک ئەو تاکەی کەبیر لەوەیە کاتەوە کە ئێستا خۆی مانوو بکا بەوەی شادەیەک بەدەستێنێ، ئەزانێ ئەگەر شادەکەیشی بەدەستێنا هیچ ئیسفادەیەکی لێ ناکات، تاعین نابێت، دانامەزرێ. ئەزانێ ئەگەر دامەزرا موچە وەرناگرێ، ئەگەر موچەی وەرنەگرێ اینجا ژیان چۆن پێک بێنێ. بۆیە جۆرێک لە ئێس ڕووی کردوتە ئەو خەڵکە کە یەکێکی وەکو من کە تاعین بوو ئیمکاناتی هەیە و بە حکمی پێگەی خانەوادەکەم و باوکم ئەوی بەبەجێشتم، بە حکمی ئەوەی ئێستا خانە نشین و موچەیەکی مستەقرم هەیە. ئایا ئەو جیلەی دوای من کە کەبیر لەوە کاتۆ هیچی لەمانە نییە چۆن بتوانێ بژی؟ تاکێکی پێهیوا لە هەرێمی کوردستان دروست بووە و بۆیە زۆر جار سەری خۆی هەڵەگرێ و خۆیدا لە دەریای ئیجە و ئەو ڕێگەی هاتوونە هاتە ئەگرێتە بەر. ئەوەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ خراپ ئیدارەدانی ئەو هەرێمە. زۆر باشە کاک ئەحمەد، پێشتر بەڕێزت ئەزمونێکت هەیە لە ناو حکوومەتی ناوەند ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووی بۆ دووخول. بەڵێ ئەم دۆخە چەق بەستووە حکوومەتی هەرێم دەڵێ ناوەند لێی بەرپرسە و بە پێچەوانەوە ناوەند دەڵێ حکوومەتی هەرێم لێی بەرپرسە. هەر بەڕاستی کام لە لێی بەرپرسە و بۆچی هەوڵی چارەسەرکردنی کێشەکان نادەن؟ بۆچی موچەی فەرمانبەران کراوە بە بابەتێکە یعنی گەرنتی لەسەر ژیان و قوتی خەڵک دەکرێت؟ من لە ساڵی 2005ەوە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم. لە ساڵی 2015 بوومەتە ئەندامی پەرلەمان بۆ خولی 3، لە 2010 بوومەتە ئەندامی پەرلەمان بۆ خولی 4. ئەوانە هەموو واز لێ بێنە و کە لە 2015ەوە ئەڵێم خەتای حکوومەتی هەرێمە پابەندی هیچ اتفاقیەک نابێ، پابەندی هیچ ئیلتیزامێک نابێ، هەرێمێکە یاری بە وەختەکە، هەرێمێکە یاری بە شعوری خەڵکەکە، هەرێمێکە تەنیا ئەو لایەنە دەسەڵاتەی کە هەیە خۆی دەوڵەمەندەکە لە ئەنجامی خۆی و بنەماڵەیەک دەوڵەمەندەکە. ئەوانە هەموو لێگەڕێ بۆ مێژوو، بەڵام لە تازەترین ئیتیفاق لە هەرێمی کوردستان ئەمە ئەو ئیتفاقەیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کتابی کردووە بۆ بەغدا بە واژووی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەمە واژووی مەسرور بارزانیە، ڕئیس حکوومەت ئەقلیم کوردستان. ئەمەی نردووە بۆ ئەنجومەنی وەزیران، سکرتاریەتی ئەنجومەن، دەولەت ڕئیس مەجلیس وزەرا الاتحادی السید محەممەد شیاع سوودانی. ئالەم ئیتیفاقا لە ڕێگەی سەرۆکی یەکێتیوە کتابیان نردووە بۆ محەممەد شیاع سوودانی کە ئەوان رازین بە ڕادەستکردنی 320,000 بەرمیل لە کاتێکا لە موازنە 400,000 بەرمیل بووە، رازی بوون بە 120 ملیار دینار، رازی بوون بە میزانی مراجعە، رازی بوون بە پێگێنانی 4 تیم. ئەم کتابە کە ژمارەکەی 285 حکوومەتی هەرێم پێ رازی بووە. حکوومەتی ئیتیحادی هەر هەمان کتاب موافقەتی لەسەر کردووە بە واژووی حەمید نەعیم العزی ئەمینی عاملی مەجلیس الوزرا لە ناو مەجلیسی وزەرای ئیتیحادیە موافقەت کراوە لە پابەندیەکانی هەرێم کە خۆی وتوێتی من ئەمەکەم. ئێستا دوای ئەوەی موچەی مانگی 5 وەرگیرا کە نەوتیان ڕادەست نەکرد، چونکە وتیان ئەوە کەمیەی ئینتاجمان کەمی کردووە، هەر چۆنێک بێ لە ئێستادا کەمیە ئینتاج زیادی کردوەوە. عێراقڵێ ئەو کەمیە ئینتاجەی کە ئێستا هەتە ئەوەم بەرێ جگەلەوەی 50,000 بەرمیل نەوت بۆ ئیستیهلاکی محلی. لە ڕاستیا ئەو 50,000 نەوتە کە لە عێراقا بۆ ئیستیهلاکی محلی ئەو بڕە نەوتەی کە بەرهەم ئەهێنرێ و پاڵفتە ئەکرێ و ئەکرێ بە بەنزین و نەوت و گاز بە سعرێکی مەدعومە درێتەوە بە هاوڵاتیان، مەسەن بەنزین بە 450,000. ئەو 50,000 هەرێم لە بری ئەوەی کە ناوی ئەنێن ئیستیهلاکی محلی و قەناعەتیان بە عێراق کردووە،
عێراقڵێ ئەو 50,000 بەرمیلەشم بەرێ بێژگە 230,000ەکە هەر 280,000ەکەم بەرێڵێ بنزینی 450 دیناری لە هەرێما بۆ ئەخەمە بازار و بنزیخانەکان بۆی هاوڵاتیانی کورد. جا تۆ وەرە سەیری ئەو مقارنەیە بکە. حکوومەتی ئیتیحادی کامان ناوێ بن بە دوشمن ئەڵێ من بنزینی 450 دیناری یەنم بۆ هەرێمی کوردستان ئەماڵەن نەخێر خۆمان پاڵفتە یەکەین و بە 900 دینار و بە 1000 دینارێن بە هاوڵاتیەکانی خۆن. سەیری ئەم دوانەکە ئەمە ئەبێت لە مقیاس و لە مقارنەی دڵسۆزیە کامیان دڵسۆز بن بەم خەڵکە. بۆیە حکوومەتی هەرێم دوایەوەی موچەی مانگی پێشووی 5 وەرگر ئێستا دیسان گرفتیان دروست کردو ئاڵێن یەکەم جاروتیان ئێمە ناتوانین 120 ملیارەکە ڕادەستکەین لە کاتێکە وەزیری دارایی لە مانگی شەشە لێی ئەپرسن داهاتی ناوخۆی سلێمانی چەنە ئەڵێ 120 ملیار دینارە. ئەی کوێ زۆرترین داهاتی هەیە ئەڵێ پارێزگای دهۆک کەواتە بە هەر سێ پارێزگاکەوە ئەگەر بەقەت سلێمانیشیان هەبێ ئەوە 360 ملیار دینار. حکوومەتی ئیتیحادی داوای 120 ملیاریان لێەکە ئەم 120 ملیارە نادن داوای 230,000 بەرمیلی کرد ئێساڵە چەندێک ئینتاجتان هەیە ئەو بڕێژ ڕادەست ناکەن ئەڵێن لەبەرەوەی ئێمە لە سا چلی ئەو نەوتە هی کۆمپانیاکانە کەواتە ئەمانە نەک نەوتەکە خاکەکەشیان فرۆشتووە بە کۆمپانیاکان. بۆیە ئێستا نەوتی هەرێمی کوردستان نەوتی خەڵکی کوردستان بە نەوتی خەڵکی کوردستان نەماوە بە نەوتی حکوومەتی هەرێمی کوردستانیش نەماوە بووەتە نەوتی ئەو کۆمپانیانەی کە ئێستا ئەگەر حکوومەتی هەرێم عەرقەلە دروست ناکە بۆ ئەم بابەتە بۆ لە بیدایەتی ئەو واژووکردنە و نردنی ئەو بڕیارانە بۆ حکوومەتی ئیتیحادی بۆ نیان و دێمە ناتوانین ئەو نەوتە ڕادەستکەین بۆ نیان و دێمە ناتوانین ئەو بڕەداهاتە ڕادەستکەین. تەنها ئەوەندەیە مەسەن ئەبێ یەکێتی نیشتیمانی لەسەر ئەو قەزەیە بێتە جواب و بڕیاری یەکلاکەرەوە بدا لە کاتێکا بە وەفدەکان تۆ ئێمە ئەتوانین ئەوە بکەین بۆ 2000 کە ئەچن و موافقت بە حکوومەتی ئیتیحادیەکەن ئێستا پاشگەز بوونەتەوە. بۆیە بە بڕوای من هەرێمی کوردستان پابەندی هیچ شتێک نابێ بە دەلیلی ئەوەی ئیتفاقاتمان هەیە 2012 ئیتفاقمان هەیە 2015 ئیتفاقمان هەیە 2019 ئیتفاقمان هەیە 2020 ئیتفاقمان هەیە 2023 ئیتفاقمان هەیە 2024 ئەمەش ئیتفاقی 2025 حکوومەتی هەرێم ڕەنگە ئەگەر تەصنیف کرێ و پۆلێن بکرێت لەناو حکوومەتەکانە بێئیلتیزامترین ناپابەندترین حکوومەتە لەم سەرزەویە کە هیچ ئیتفاقێک جێبەجێ ناکات. باشە کاک ئەحمەد لە قسەکان تا باسە لەوە کرد کە نە هاوڵاتیان تەنانەت حکوومەتی هەرێمیش سوود لەم نەوتە نابینێ ئەو 50,000 زۆر باشە. باست لە کۆمپانیاکان کرد کە هەموو داهاتی نەوت و بابەتەکانی ئەڕوا بۆ کۆمپانیاکان کۆمپانیاکان ئەتوانن ڕێگری بکەن لەو ئیتیفاقی کە کراوە ئەو کاتی خۆی کە ئەو کۆمپانیانە هاتوونەتە هەرێم بۆ دەرهێنانی نەوت بۆ گەڕان بۆ لێدانی بیرە نەوتیەکان و بۆ دەرهێنانی دوای بۆ بازارکردنی تەمان نەودە بەو چوار قۆناغاتەیە بەڕێ ئەوان تەنیا ئەوەیە عەقدەکەی ئەوان بریتی نییە لەوەی نەو دەربێن و کرێی دەرهێنانەکە یا کرێی گەڕانەکە یا کرێی بە بازارکردنەکە ئەوان بوونەتە شەریک لەگەڵ حکوومەتی هەرێمە عقودی مشارەکەی ئینتاج ئەو کۆمپانیایی کردووەتە شەریک مەسەڵەن لە حەقلی فڵان لە سا چلی هی فڵان کۆمپانیای کەواتە ئەمانە تەنەزولیان کردووە لە نەگنەوتەکە لە خاکەکەیشی بۆیە ئەم ئیتیفاقاتانە کە کات خۆی ئەم کۆمپانیانە کردویانە بردویانە لە با بڵێن لە وڵاتانەی کەوا مەحکەماتی دەولیتیایە هەموو ئەم ئیتیفاقانەیان تەسجیل کردووە بەڵام هەرێمی کوردستان نە بە خەڵکەکەی وتو ئەمەم کردووە نە بە عێراقی ژەڵێ کە ئەمەم کردووە بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان دەرچەیەک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە بۆیە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئەو نەوتەی لە ناو هەرێمی کوردستانە هەیە تاڵان فرۆش کراوە و هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان فرۆشتویانە و پارەکەیان بە هەدەر داوە بە هەڕاست فرۆشتویانە پارەکەشی تا ئێستا دیار نییە یعنی منطقە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 نزیکەی 116 ملیۆن بەرمیل نەوتی دەرهێناوە پارەکەی دیار نییە منطقە لە ساڵی 2024 ئەوەندەی دەرهێناوە پارەکەی دیار نییە ئێستا حساباتی نەوت لە داهاتی هەرێما سفرە یعنی هەرێمی کوردستان عێراق داوای 120 ملیاریان لێەکە لەگەڵ نەوتەکە ناڵێ ئەو داهاتانەی چەند ساڵە فرۆشتوتانە باس لەوە کرد تەنانەت خاکەکەشیان فرۆشتووە کەواتە ئەو خاکانەی بیرەنەوتەکانی لەسەر ئێستا حکوومەت هەرێمی نا لە ساچلی و لە ساسی و لە هەر یەکەیان بە سەهمێک بە شێوەیەک لە شێوەکان ئەو بیرانەیە بوونەتە شەریک لەو بیرە
کە بوونەتە شەریک لەو بیرە کاتێک کە دوو کەس ئەبنە شەریک لە شوێنێکە بای ئەوەنەی هی ئەوە بای ئەوەنەی تری یانێ بێ بە تەوافق ئێستا لە دوێنێەوە ئەڵێن بەڵێ کۆمپانیاکانی ئەپیکۆر ڕازی نابن ئەو نەوتەی کە ئێمە هەمانە ئەوەنە نییە کە بینێرین بۆیەوە چونکە ئێمە خاوەنی لە 160 نەوتەکەین خاوەنی لە 140 ئەبێ خۆتان تەفاهمیان لەگەڵا بکەن کەواتە ئەم کۆمپانیانە توانیویانە ئەم ئەرزە و ئەم نەوتە کۆنتترۆل بکەن و بۆیە خەڵکی هەرێمی کوردستان جگەل لە ماڵوێرانی و جگەل لە دەردەسەری هیچیان دەست نەکەوتوە لەو نەوتەی کە لەژێر ئەرزی هەرێمە لە ڕووی قانونی دووەلیەوە ئەمە داگیرکردنی خاک نییە لە ڕووی دەستوری عێراق و ئەمە تەنەزولە لە ئەرزی عێراق چونکە مادەی 111 دەستور زۆر بە ڕاشکاوی ئەڵێ نەوت و غاز مڵکی گەلی عێراقە حکوومەتی هەرێم هیچ سەلاحەتێکی نییە بۆ چونکە ئەم عقدانە نەچوونەتە ناو پەرلەمانی هەرێم و لە پەرلەمانی ئیتیحادیش مسادقەی لەسەر نەکراوە بۆیە ڕۆژگارێک دێت سکاڵای یاسایی لەسەر بەرپرسانی هەرێم تۆمارەکرێ بە بڕوای من ئەموالی منقولە و غەیر منقولە و خۆیشان ملاحقەی قەزایی ئەکرێن لەسەر ئەو تەسەڕوفاتانەی کە تەنەزولیان لە ئەرز و لە نەوتی هەرێمی کوردستان کردو. دەستەکان خۆش کاک ئەحمەد لەسەر ئەم ئیتیفاقی 2025 کە 120 ملیار لە داهاتی ناوخۆوە 380,000 بەرمیل لە نەوت ئەمە تەنیا بۆ چارەسەرکردنی کێشەی موچە یا تەنیا ئەمە داهاتی ئەم دوانە ئەم ئیتیفاقە بۆ تا کۆتایی 2025 لە کۆتایی 2025 تەبانە بێ موازنە دووبارە تەشریع بکرێتەوە کە بڕوام وان نییە موازنە تەشریع بکرێتەوە 1/12 جێبەجێکرێت بەڵام بۆ موازنەی تازە بێ ئیتیفاقاتی تازە بەڕێوە بچێت لە بینی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمە کە ئەم حاڵی ئەم ئیتیفاقانەی کە کراوە زۆر جوان بەڕێوە چووە نۆرە ئیتیفاقی تازەیە. کاک ئەحمەد باسی 1/12 کرد ئەگەر بۆمان ڕوونکە ئەو 1/12 چییە چکە بابەتێکی ئەو لە 112 هەیە بۆ دوشتی جیاواز بەڵێ طبعا ئەوە ڕێژەی دانیشتوانی هەرێمە بەنسبەت عێراقەوە کە کاتی خۆی ئیشیان لەسەرەوە کرد ئەوەش لە ئەنجامی ئەوەی کەوا کاتی خۆی کە لە ساڵی 2005 کە دەستوری عێراق با بڵێن دامەزرا ڕێژەی هەرێم پشکی هەرێم لە بودجێ عێراقا لە ساحەڤە بوو چۆن گەیشتبوونەوەی ئیتیفاقە هەرێم داوای لە ساڵ 25 کردبوو کە دانیشتوانی هەرێم چونکە لە ناو دەستورە هاتووە تەوزیعی سەرەوات یا تەوزیعی داهات بە پێی ڕێژەی دانیشتوانەکرێ هەرێم ئەیود من لە ساڵ 25 عێراقم عێراقی ژیانوت بە پێی ئەو فترانەی کە سەردەمی نەوت بەرامبەر بە خۆراک بووە و UN سەرپەرشتی کردووە ئێوە لە ساڵ 13تان هەبووە دوای گەشتنە ئیتیفاقی ئەوەی نە 13 هەرێم بێ نە 25 هەرێم بێ نە 13 ئەوان بێ گەیشتنەوەی بە موقەت لە ساحەڤە دابنێن بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتەی ئیحسای سوکانی ئەکرێ دوای لە سەردەمی عەبادیە دوای ئەوەی کەوا هەرێمی کوردستان ڕفراندۆمی کرد و باری هەرێم لاواز بوو لە سەردەمی عەبادیە ئەو لە ساحەڤیان گێڕایەوە بۆ 12.67 ئەوە ئێستا ئەبێ لە موازنەی تازە گۆڕانکاری بکرێ بۆ چونکە ئیحسای سوکانیمان کردووە سەرژمێری کراوە لە عێراقا طبعا من ئیحسای سوکانی 2009 بۆ 2019 شمۆرگرت بوو کاتی خۆی دام بە وەفدەکەی هەرێم زۆر قسەمان لەسەر کرد کە ئەبێ ئێوە پێداگری بکەن لەسەر ئەمە هیچ پێداگریەکیان نەکرد بەڵام ئێستا بە واقع هەرێمی کوردستان نزیکەی لە ساڵ 14 دانیشتوانی عێراق بۆیە بێت لە موازنەی تازە ئیش بەو داتا تازەیە بکرێت کە لە وەزارەتی تەختیتی عێراقی هەیە ئەوە سەبارەت بە ڕێژەی پشکی هەرێم لە بودجە بەنسبەت ئەو 1/12 ساڵانە ئەبێ لە وڵاتە قانونێک هەیە بەو قانونە کە پێوتێ قانونی موازنە لەو قانونە دیاری ئەکرێکەوە چۆن داهات کۆ ئەکرێتەوە و چۆن صرف ئەکرێت قاعدەیەکی اقتصادی هەیە ئەڵێ لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص ناکرێ 1 دینار داهات صرف کرێ یا داهات کۆ بکرێتەوە إلا ئەبێ تەخسیص بکرێت تەخسیصی چۆن ئەکرێ حکوومەت تەخسیصیەکە تایبەتیەکە پەرلەمان تەصدیقیەکە دوای حکوومەت جێبەجێیەکە پەرلەمان متابعەیەکە ئەمە لە هەرێمی کوردستان لە 2013 نییە ئەوەی صرف کراوە بودجە بە مخالفەی قانونی و مخالفەی ئیداری و مخالفەی مالی کراوە ئەی ئەگەر لە وڵاتێکا کە وڵاتێکی مستەقر بێن لە عێراقا چۆن ئەگەر ساڵێک بودجە نەبوو چۆن پارە سەرفکەن یا چۆن داهات کۆکەنەوە لەناو قانونەکە معالەجەی ئەمەیان کردووە لە هەر حاڵەتێکە موازنە تەصدیق نەکرا لە پەرلەمانە
ئەوە بۆ ساڵی داهاتوو کە موازنە نییە 1/12 ساڵی پێشوو بەکارێن ساڵێک 12 مانگە ئەوەی کە سەرف کراوە لە ساڵەکەی پێشوە تەقسیمی 12یەکەن بۆ هەر مانگێک 1/12 سەرفەکەن جاگەر موازنەمان نەبێت لە 2026 کە تەوقع ناکەم موازنە ببێ چکە مانگی 11 انتخابات دەکرێت بە یەک مانگ اینجا تەصدیقی نەتایجەکرێ ئەوە چێتە مانگی 12 تا پەرلەمان دەست بەکار بێ و تا حکوومەت تەشکیلەکرێت ئەچین بۆ مانگی 2-3 و ئەوانە حکوومەت فریای ئەوە ناکەوێت بۆ پەلەپەلە موازنە بنێرێتە ناو پەرلەمانەوە بۆیە موازنەی 2026 زەحمەتە بێتە ناو پەرلەمان و زەحمەتە تەصدیق بکرێ موازنەمان نابێ ئەو وەختە پەنا بەنە بەرچی موازنەی 12 پێوترێ 1/12 ئەوەی لە ساڵی 2025 سەرف کراوە تەقسیمی 12یەکەن هەموو مانگێک 1/12 اینجا ئەوەش دیسان پەیوەندی هەیە بە پابەندیەکانی هەرێمەوە ئەو 1/12 سەرف ناکەن تا هەرێم پابەندیەکانی جێبەجێ نەکەن باشە ئەو 1/12 کە وەک خۆ دەڵی پێناچێ قانونی موازنە لە 2026 هەموار بکرێتەوە ئەگەر هەموار نەکرێتەوە چارەنووسی موچەی موچەخۆران چی بەسەردێ چارەنووسی موچەی موچەخۆران پەیوەندی بە پابەندی هەرێمەوە هەیە ئەگەر هەرێم ئەم اتفاقە جێبەجێکە کە 280,000 بەرمیلە و لە حاڵەتی زیادکردن ئابێ بڕەکەی زیادکە و 120 ملیارە لە حاڵەتێکا کە ئەگەر تەدقیق کرا بۆ شێوەیە دەچوو چکە 4 لیژنە پێگەێنراوە بۆ تەدقیقی داهاتە ناوخۆیەکان کە هەرێمی کوردستان لە هەفتەی پێشوا و لیژنانەی کە هاتن تەدقیقی داهاتەکان بکەن ڕێگەی پێنەدان و گەڕانەوە بەغدا یعنی هەرێمی کوردستان بە کورد و کرمانجی پێت بڵێم نایانەوێ ئیستیقرار لە هەرێمی کوردستان هەبێ نایانەوێ موچەخۆر بە ئاسوودەی بژی نایانەوێ موچەخۆر بە ئارامی بژی نایانەوێ موچەخۆر پارە لە گیرفانی هەبێت باشە باز لەوە دەکرێت بەدەر لە کاریگەریەکانیان زەختکردنی حکوومەتی ناوەند بۆ سەر هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراقیش زەختکردن هەیە لە کاربەدەستانی هەرێمی کوردستان ئەمە تا چەندێک ڕاست ینی هەموو دەوڵەتە ئەقلیمیەکان ئەوانەی بەرژەوەندیان هەیە لە عێراق و ئەوانەی لە دەرەوە دەوڵەتی ئەقلیمی نامەسن ئەمریکیەکان ئەوروپیەکان بە هەردوو لا کە وەزعی هەرێم ئەبینن لە خلالی ئەو راپۆرتانەی کە منەظەماتی ئینسانی بەرجێکاتەوە لە خلالی ئەو راپۆرتانەی کە کەناڵ ڕاگەاندەکانی وەکو بەڕێستان بەرجێکاتەوە ئەمریکیەکان لەسەر خەتن بەڵام چۆن فشارەکەن لە سوودانی ئەوەش فشارەکەن لە هەرێم بەڵام هەرێم پێم وایە بەرپرسانی هەرێم هەڵات تێگەیشتون کە یانەوێ بە فشاری ترامپ و ئەمریکا و ئەوروپاوانە عێراق ناچار بکەن کە موچە سەرفکە بەبێ ئیلتیزاماتی مالی بڕوان ناکەم هیچ کام لەو وڵاتانە فەزلی هەرێم بدا بەسەر عێراقا لە کاتێکا بەرژەوەندیان لەگەڵ عێراقا زۆرترە بەرژەوەندی هەرێم لەگەڵ ئەو وڵاتانە چی هەبێ نەوتەکەیە لە دەستی داوە پێگەیەکی استراتیجی ئەو تۆی نییە تاوەکو کارتی فشاری هەبێ لە ئێستادا هەرێم لە لاوازترین دۆخیایەتی و ینی هیچ کاتێ ئەوەنە بێکارت نەبووە هەرێمی کوردستان ئەگەر لە ئاساس و کارتی هەبوو بێ بەڵە باز لەواکە لە ئێستادا هەرێمی کوردستان لە لاوازترین دۆخیایەتی بەم دۆخە لاوازەی ئێستا هەرێمی کوردستانی تایە بچێت بۆ پەرلەمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق داهاتووی چۆنە بێ دۆزی کورد و کورد تا چەنێک لە عێراق کاریگەریەکانی ئەمێنێ دۆزی کورد لە ناو دەستورا تەسبیت بووە یعنی هەرێمی کوردستان کە حکوومەت پێگەهێنرێ پەرلەمان کە دیاری ئەکرێ و نوێنەرانی کورد حکوومەت لەسەر ئەساسی تەوافق دروستە بێت لە عێراقا لەسەر ئەساسی دەستور حیسەی هەرێم دیارەکرێ هەچ کەس حکوومەت بێ ئەو حیسەیە کە ئەگەر پابەندی هەبێ ئەو حیسەیە نێرێ بۆیە ڕەنگە باڵانسی هێز بگۆڕێ لە هەرێمە باڵانسی هێز بگۆڕێ لە هەرێمە لە ڕووی پێکهاتەی هێزە سیاسیەکان و نوێنەرەکانیان لە پەرلەمانی بەغدا بەڵام دوجار پێکهێنانی حکوومەت بەبێ کورد ئەگەر چەند لایەنێکیش بەشدار بکەن بەبێ کورد بڕوان ناکەم حکوومەت تەشکیل کرێ بەڵام دوجار کۆمەڵی هێزی سیاسی ئەتوان بەشداری بکەن لە حکوومەتە کۆمەڵی هێزی سونی بەشداریەکەن وە کۆمەڵی هێزی شیعی ئەگەر حکوومەتی زۆرینەش بەکاربێنرێ ئەوە هەر هێزێکی سیاسی کە ڕەنگە هێزە سیاسی شیعەکان زۆرینەی ناو شیعە لەگەڵ زۆرینەی ناو کووردا لەگەڵ زۆرینەی ناو سوننا بتوان حکوومەت پێکبێن بۆیە هەرێم وەکو کیانێکی دەستوری سابتە و لە دەستورا کەس توانای گۆڕانکاری نییە پێگەێنانی حکوومەت بەبێ ینی هەموو کوردی لێ دەرکرێ شتی وا مستەحیلە هەموو سونەی لێ دەرکرێ شتی وا مستەحیلە هیچ هێزێکی سیاسی شیعی بیر لەوە ناکاتەوە کە حکوومەت بە تەنها دروستکە ئللا بێت تەرەفێکی کوردی و تەرەفێکی سونی لەگەڵا بێ و ئەگەر حکوومەتێکی تەوافقی بێ و هەمووان بەشداربن وەکو جارەکانی پێشوو ئەوەیش هەر ئەبێ
چونکە من قەناعەتم وایە باڵانسی هێز لە پەرلەمانی عێراق ئەمجارە گۆڕانکاری بەسەرادێ ئەگەر گۆڕانکاریەکی کەمیش بێت. زۆر باشە. لە ماوەکانی ڕابردوودا لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو کارتی فشار باسی کشانەوەی خۆی دەکرد لە حکوومەتی ناوە. بۆ نمونە ئەو لایەنە هەر لایەنێکی کوردی لە حکوومەتی ناوە. جا تۆ ئەگەر نایڵێ منە ئێڵێم پارتی دیموکراتی کوردستانە کە هەموو جارێک کارتێک ڕاکێشێت کە کارتەکە سوتاوە. بۆ نمونە لە پێش دەژن وتیان چیتر قبول ناکەین موچە دەسی پێ بکرێ موچیان نەنادوو نەشیانتوانی هیچ بکەن. لە کاتی ڕیفراندۆمەکە وتیان ئێمە دەوڵەتی سەربەخۆی ئەعلانەکەین مەتاراتیشان لێگرتون دوای تەکلیفیان و ئەپاران و لە عەبادی تاوەکو مەتارەکانیان بۆ بکاتەوە. لە ئێستادا باسییان لە کشانەوەیە کرد وەکو هێزی سیاسی بەڵام کۆمپانیاکانیان لە بەغدا خەریکی مەشاریعن و شەریکن لەگەڵ ئەو هێزانەی کە بە کوردی قسەیان پێڵن و بە عەرەبی ماستاویان بۆکەن. یعنی ئەو هێزە سیاسیانەی کە تۆ لە هەرێم باسییانەکەی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئێستا هەموو کۆمپانیاکانی سنووری ئەو چوون لە بەغدا خەریکی ئیشن و مەشاریع و ئیستیسماراتیان هەیە. ئەگەر حسێبی ئەوە بکەی کە نزیکەی تا ئێستا لە حکوومەتی عێراقا 45 وەزیری خاننشینمان هەیە کە 45 کوردمان هەیە خاننشینن زیاتر لە 400 پەرلەمانتاری خاننشینمان هەیە. جێشێک سوپایەک لە وەکیل وەزیر و ڕاوێژکار و فەرمانبەرمان هەیە کە بۆ ئەوانە عیب نییە بە تەوتین موچە وەربگرن بەڵام بۆ فەرمانبەرێکی قوربەسەری داما و کە تەنها ئەو سەرچاوی هەیە حرامە. بۆیە مەسئلەی کشانەوە کاتێکی سوتاوە بڕوان ئاکەم جورئەتی ئەویان هەبێ جورئەتیان هەبوایە ئەوایە لە کاتی ڕیفراندۆمەکە لە عەمەلی سیاسی نەک دوایەوە داوا بکەن داواکارین کە عەبادی دەرگای حێواردانەخ. باشە بە ڕازیبوونی هەرێمی کوردستان بەم ئیتیفاقەی کۆتایی پێگەی هەرێمی کوردستان لاوازە بێ یان کەرامەتی هاوڵاتیان لەکەدارە بێ؟ کەرامەتی هاوڵاتیان لەکەدار نابێت لەوەی داوای موچە و استحقاقاتی خۆی بکە. ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ ڕەنگە کەرامەتی ئەو سەرکردانە لەکەدار بێ کە بە ناوی کەرامەت و بیزنس بەسەر خەڵکۆکەن. کەرامەتی ئەو هێزە سیاسیانە لەکەدارە بێ کە بە ناوی نەتەوەیی و بیزنس و بازرگانیان کرد. بۆیە ئەگەر نەود ڕادەستکەن لە ناو قانونا ڕادەستەکەن قانون ئیلزامی ئەویانەکە بەڵام ئەو قەزەیە کەوا ناویان نابوو ئێمە بۆ کەرامەت و کەرامەت گرنگترە لە موچە خاتونی بەڕێز ژیان بەشێکە لە کەرامەت بۆ ئەوەی بژین پێویستمان بەداهات هەیە. ئەگەر ئینسان موچەکەی لێ بڕا ئیتر ئەوە معڕەزەکەی بۆی کەرامەتی لەکەدار بکرێ بۆیە ئەوەی کەرامەتی تاکی کوردی لەکەدار کردووە ئەو پارتە دەسەڵاتدارانن کە موچەی خەڵک نادەن و داهاتەکەی ئەدزن و بە پێی ئاعتراف و ئیقراری وەزیری دارایی هەرێمی کوردستان هەرێمی بێماوە نەگماوە بەسەرچوو هەر ماوەی نەبووە لە سلێمانی ئەگەر 120 ملیار دینار داهاتی مانگێک بێ لە دهۆک کە زۆرترین داهاتی بە قسەی ئەو ئەکاتە دوو ئەوەنەی ئەو لە هەولێر بە هەمان شێوە نزیکە جگەل لەوەی ئەو هەموو نەوتەی کە ئەفرۆشێ بە تەنکەر و لەو پێشیش بەبۆری ئەوانە کەرامەتی ئەم میلەتە لەکەدارەکەن کە ئەوانیان زیوە و نایدەن بە خەڵکەکە دڵنیام لەوەی کەرامەتی ئەوان ئەڕوشێ کەرامەتیان ئەچێتە ژێر پێی جەماوەری خەڵکی کوردستان. کەواتە بەو داهاتی پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەو نەوتەی کە فرۆشتویانە نانەتوانی لانی کەم لەم چەند مانگەدا موچەی مانگێک یا دوو مانگی هەوڵات بە دڵنیایە موچەی زیاد لە مانگێکیانەدا ئەو 54 موچەیە کە کاتی خۆی نیانداوە تا ئێستا من دڵنیام بەو داهاتەی کە لە ناوخوا هەیە و بەو نەوتەی کە فرۆشتویانە موچەی نیوەی ئەو موچانیان نیوەی ئەو موچە خوراوانیان ئەتوانێت قەرەبوو بکەنەوە بەڵام دڵنیابە لەوەی هەموو ئەو سەرمایە چۆتە دەرەوەی وڵات و کراوە بە تەخشان و پەخشان کراوە و کراوە بە بیزنس و سەرمایە بۆ ئەو دوو بنەماڵە سیاسی. دەستەکانت خۆش بە زۆر سپاس بۆ میواندارێکەکە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی SNN کە تا ئێستا لەگەڵمان بوون.